سەرباری ساڵانێکی درێژ لە خزمەت و ماندووبوون ئێستا لە پاییزی تەمەنیاندا خانەنشینانی ڕاپەڕین ناچارن لەسەرەی درێژ و چاوەڕوانیەکی بێزارکەردا لە گەرمای تاقەت پڕوکێندا بۆ بەدەستهێنانی شایستە داراییەکانیان بوەستن. دواکەوتنی موچە و شێوازی دابەشکردنی نیگەرانی و تووڕەیی ئەم توێژەی لێکەوتوێتەوە. دەڵێن دەسەڵاتداران وەفایان بۆ ماندووبوونی ڕابردوویان نەبووە. وڵی برای بەڕێزم زانی چۆنا قسەکردن لە وڵاتەکان نرخی نییە. زۆر ما قسەکە زۆر ماوە خەبەرێدادا ڕۆ لە ڕۆژ خراپترە. حاڵی خەڵکو دەیبینی چۆنە مەسەن کەس رازیە بەڵام مەسەڵاتەیە کاشی من مەسەلەی بێ سەڵاتێ ناکاکە چێ رازیە کاکە بۆ خۆشیان دەزان خەڵک رازیە بەڵام دوێنێ خەڵک ناگرن کاشی من وڵای پێم سەری وڵای بە قورعان کورە ئەوەی خەمیان نەبی میلێتە ئەی خەمی چیانە؟ وڵای خەمی چیبانی خۆوانە کوڕەکانیان بۆ سەری و بابە کۆڕۆی کوڕەکەی بێت و کوڕەکەەوەکەی بێت و ئەو بە خوا وردە پێیا بڕنە خوارێ نەوەڵەت هاگە حاونی ڕێی چی بەبان چار چییە ها قەدر نییە؟ مرۆڤ قەدرە ڕێزی چی کاکە حاڵی چی بابی خۆم ئەوە حاڵەمەتیدان نەوەڵڵا ئەگە کەمترخانە ئاوا دەبێ نە وەڵڵی لەوەی خراپتر نییە مانگە چێ دێ دوستێ مانگان نایە ئەو مانگەی کە دەشێ تێگەی بەڕاستی هەمووی بە خەفەت و ئەوەی وەردەگری پێشمەرگەی دێرینم لە پێشیش هەرم شەڕم کردیە و ئەوم کردیە و بەڵام بریانم کرد خزمەت نەوەڵایتن نەکردی بەڕاستی پێ بێ وەڵڵی ئەوە قەت خزمەت نییە 450,000 ماهەیە لە بۆ تێ من پێشمەرگە بوویمە زیندانە سیاسی بوویمە ئەو هەموو لێدان و کتارم مێکەتی هەوڕۆژە بینی ئەو کاس پێکەنە لە بەرامبەر ئەم گلەی و گازندانەدا لایەنە پەیوەندیدارەکانی سنوورەکە و بەڕێوبەراتی بانکەکان باس لەوە دەکەن هەنگاوە نوێیەکان و سیستەمی ئەلکترۆنی لۆد و قەرباڵغی سەر بانکەکانی کەم کردووەتەوە. پێشتر لۆدێکی زۆرمان لەسەر بوو بە حکمی ئەو قەرەباڵغی کە دروست دەبوو خەڵکەکە گلەیەکی زۆری هەبوو بەڵام ئێمەش دەتواناماندا نەبوو لەبەر ئەوەی ژمارەی فەرمانبەرانمان زۆر کەم و 20 فەرمانبەر نەیدەتوانێت لە ڕۆژێکدا بۆ نمونە 2000 کەس تەوزیع بکە. ئێمە لە ئێستا ئاسانکاریەکە بەو شێوازەیە کە بانکەکان تێکەڵ بوونێتەوە و دواییش هەژماری من کە ئێستا زۆربەی چۆتە سەر هەژماری من موچەی خانەنشینان بە 160 زیاتر چۆتە سەر هەژماری من لەو سەداچ لە ئێمە دەتوانین بۆ 2 ڕۆژ کۆنتترۆلی بکەین. لێرەوە داوا لە حکوومەتی هەرێم وزار دارایی دەکەین کە ئایتیەمەکان زۆر بکەن بە تایبەتی ئەو ئایتیەمانی کە زیاتر موچەی خانەچی کەوتۆتە سەر. چیتر تەمەن و باری تەندروستی ئەم توێژە بەرگەی سەرما و گەرمای نۆرەی بانکەکان ناگرێت. ئاخۆ سیستەمی ئەلکترۆنی و هەنگاوە نوێیەکان دەبنە کۆتاییەک بۆ چاوەڕوانی چەندین ساڵەی خانەنشینان یاخود دۆخی ئەوان لە بەردەم گرفتەکانی ئامێری ئەیتیئێمدا خراپتر دەبێت یان کۆتاییان دێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.